سڵای خۆی گەورتان لێبێت بینەرانی بەڕێز من پارێزەر فەرمان حەسەن و بەرنامە ڕێساتان پێشکەش دەکەم. ماوەیەکی زۆری نەماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و ئەو وادەی بۆ ڕیفراندۆمە چاوەڕوانکراوەکە هەرێمی کوردستان لەلایەن بەشێک لە حیزبەکانەوە دیاریکراوە. ماوەیەکی زۆری نەماوە لە هەرێمی کوردستان چەندە زەمینەی یاسایی واقعی و سیاسی لەبارە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی خاوێن و بێگرفت و بێکێشە. کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەرێمی کوردستان وەکو یەکەم تەجروبەی خۆی بۆ بەڕێوەبردنی هەڵبژاردن چەنددا دەتوانێت گرنتی بەڕێوەبردنی هەڵبژاردنێکی خاوێن و بێخەلوغەش و بێگرفت بدات لە هەرێمی کوردستان دوور لا دەستێوەردانی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان، چۆن وا بکرێت کە تەجروبە خراپەکانی هەڵبژاردنەکانی ڕابردوو بۆ ساختەکاری یاخود هەوڵ بۆ ساختەکاری هەوڵەکان بۆ گۆڕینی ئەنجامی هەڵبژاردنەکان دووبارە نەبێتەوە. بەو کێشەوگیر و گرفت و بربەستانی لە هەرێمی کوردستانەیە چەندە مەرجەکان بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی تەندروست و خاوێن ئێستا وجودیان هەیە. سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستاندا چەندە فرسەتی یەکسان هەلی یەکسان هەیە بۆ خۆکاندیدکردن و بۆ ئەنجامدانی و هەڵبژاردنەوە بۆ دەستاوردکردنی دەسەڵات و ئاڵوگۆڕی دەسەڵات لە هەرێمی کوردستاندا. هەڵبژاردن لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان میکانیزمەکانی چیە و چۆن جێبەجێ دەکرێت، چۆن وا بکرێت ئەو ناوچانە لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستانە قسەی خۆیانە بێت و دەنگی خۆیانە بێت و قسەی خۆیان بکەن لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستان. گرفت و ئاستەنگەکانی بەردەم پرۆسی هەڵبژاردن و ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان تەوەری ئەم بەرنامەیەم دەبێت لەگەڵ هەردوو بەڕێزان، دکتۆر ئیسماعیل نەجمەدین مامۆستای زانکۆوار وها بەڕێز، دکتۆر ئەمین فەرەج مامۆستای زانکۆیە بەڕێزیشی لە هەولێرە و دکتۆر ئەمینمان لەگەڵا. سەرەتا لە بەڕێز دکتۆر ئیسماعیل نەجمەدین و دەست پێ دەکەم بەڕێزی لە سووری سلێمانی لەگەڵمانە. دکتۆریانم کاتت باش لە هەرێمی کوردستان چەندە زەمینەی واقعی و قانونی و سیاسی لەبارە بۆ ئەوەی هەڵبژاردنێکی خاوێن و بێگرفت ئەنجام بدرێت لە ئێستاە؟ سپاس بۆ بەڕێزیشت. کە لە مۆزوعە گرنگ و کاریگەرەکان کە مەفروزە بەردەوام لەلایەن تایبەتمەندانەوە تیشی بخرێتە سەر هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان. ئێمە بۆ ئەوەی باس لە هەڵبژاردنێکی سەرکەوتوو بکەین کە بڕیارە لە داهاتووە لە هەرێمی کوردستانە ئەنجام بدرێ، مەفروزە باس لە پێشینەی مێژووی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستانە بکەین. باشە دیارە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دوای ڕاپەڕینەکەی ساڵ 1990 کە لە هەرێمی کوردستان ئەو ڕاپەڕینە ئەنجام بدرا، چیتر لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان هەڵبژاردنیان وەکو تاکە ڕێگەیەک بۆ بەدەستهێنانی دەسەڵات و بۆ دەستاودەستکردنی دەسەڵات بڕیار لەسەردرا کەوا بێ. بەڵام بەداخەوە ئەم پرۆسەیە بەو جۆرە بەڕێوە نەڕۆشت، بەڵکو لەگەڵ شەرعیەتی دەستوری و شەرعیەتی قانونی کە هەڵبژاردن نوێنەرایەتی دەکرد یا تەمسیلی دەکرد، شەرعیەتی شۆڕژگێڕیش هەماهەنگ لەگەڵ ئەو شەرعیەتە بەردەوامی پێدرا. بۆیە بینین موسساتی ڕسمی بە تایبەتی موسساتی عەسکەری و قەزا تا ڕادەیەک سربەخۆ نەبوون لەلایەنەکان یا لە دەستێوەرنەدان لە پرۆسەکانی هەڵبژاردنە. بەڕێز وەکو پسپۆڕێکی بواری هەڵبژاردن زەمینەی ئەوە دەبینی لە هەرێمی کوردستان هەڵبژاردنێکی خاوێن بکرێت وەک هەڵبژاردنەکانی ڕابردوو دەستێوەردانی حیزب یاخود احتیمالی ساختەکاری یاخود هەوڵ بۆ گۆڕینی ئەنجامەکانی تێدا نەبێت، ئەم زەمینەیە بوونی هەیە لە واقعدا؟ بەڵێ، ئەمە باسی پێشینە مێژوویەکەم کرد، ینی لەو چوار پرۆسە لەو چوار خولەی هەڵبژاردن کە لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە، ئەو کەم و کاسیانەی لە هەر چوار پرۆسەکە وجودی هەبووە، لێرش بە هەمان شێوە ئەوانە دووبارە ئەبێتەوە. هیچ ئاڵوگۆڕێک، هیچ گۆڕانکاریەک، هیچ هەموارکردنێک لە پرۆسەی هەڵبژاردنەکان. ئەو کەم و کورتیانە چین دکتۆر؟ بێگومان من لە بەرنامەی پێشووترە باسی ئەوم بۆ جەناب و بینەرانیش کرد کە لە ڕووی دەقە یاساییەکانەوە ئێمە کێشەیەکی ئەوتۆ لە یاسایی هەڵبژاردنەکان نابینین، بەڵام لە چۆنێتی جێبەجێکردنی ئەو دەقە یاساییانە کێشە دروستە بێ، بە تایبەتی لەوەی کە هەمومان ئەزانین لە ناوەندەکانی ڕاگەاندنە و لایەنە سیاسیەکان باسی ئەکەن کە ئەو گزیکاریانەی کە لە هەڵبژاردنەکانە کرێیان ئەو ڕاستتر ئەو ساختەکاریانەی کە هەڵبژاردنەکانە کرێ کەمە وای کردووە تاکی کوردی یا دەنگدەری کورد تا ڕادەیەک سارد بێتەوە لە بەرەو پێشچوون بۆ هەر پرۆسەیەکی هەڵبژاردن کە لە داهاتووە ئەنجام بدرێت. زۆر باشە دکتۆر ئیسماعیل. دکتۆر ئەمین دێمە لای بەڕێزت
بەڕێز ئێستا زمینەی واقعی دەبینی لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەڵبژاردنێکی کاوێن بەڕێوە بچێت دوور بێ لە دەستێوەردانی حیزبی دەسەڵاتدار یاخود لایەنێکی خراپەکاری بێت ئەنجامەکان بگۆڕدێت؟ بەڵێ سەرتا سڵاوتان لێبێ سڵاو لە میوانە بەڕێزەکەشتان برای بەڕێزم دکتۆر ئیسماعیل و بینەرانی بەڕێزیش. لە ڕاستیە ئەگەر باز لە خاوێنی هەڵبژاردن بکەین لە هەر سیستەمێکی سیاسی لە هەر وڵاتێک کۆمەڵێک پێوەری نێودەوڵەتی هەیە کە مامەڵی لەگەڵاکرێ و بەنیسبەت هەرێمی کوردستانیش ئەگەر بێت و ئاماژە بە ئەوە بکەین کە ئەو چوارخولەی هەڵبژاردن کە ئەنجام درراوە لە هەرێمی کوردستانە لە ڕاستیە کۆمەڵێک هەنگاوی باش هەبووە لە هەڵبژاردنەکە لە خولی پەرلەمان و کۆمەڵێکیش ئاستەنگ و گرفت و کەموکوڕی هەبوو بە پێی ئەو پێوەرانە بۆیە ئەگەر بێت و بە قیاس لەسەر ئەساسی ئەو چوار هەڵبژاردنی کە کراوە هەڵبژاردننی داهاتوو ژەگەر ئەنجام بدرێ بە دڵنیاییەوە بە دەرنابێت لە کەموکوڕی بە تایبەتی لە کۆمەڵێک بابەتی وەکو ئەوەی کە بە دیاریکراوی بەرەنجامەکانی هەڵبژاردن کە دەستا و دەستێکی ڕاستەقینەی لێ بکرێتەوە چونکە هەڵبژاردن بۆ خۆی میکانیزمە تەنها ئەوە نییە ئەنجام بدرێ لە ڕووی شکلیە و تەواو بەڵکو گرنگتر لەوە ئەوەیە کە ئەو هەڵبژاردنانە لە ئەرزی واقعا گۆڕانکاری بێنێتەکایەوە و تایبەتیش میکانیزمێکە بۆ دەستا و دەستی دەسەڵات بەڵام ئەوەی لە چوار خولی هەڵبژاردنە بە واقعی و فعلی ڕووی نەداوە مەسەلەی دەستا و دەستی دەسەڵاتە کە ئەمەش پەیوەندیدارە بەوەی کە هێزە سیاسیەکانی هەرێم بە تایبەتی ئەو لایەنە سیاسیانەی باڵا دەست بوون و بەهۆی شەرعەتی شۆڕشگەڕی کە بەڕێز دکتۆر باسی کرد و لە دوای ڕاپەڕین بە سوودوەرگتن لەو شەرعێتە شۆڕژگێڕی و بەو هێزە چەکداری کە هیان بۆ و دەستگرتن بەسەر لایەنی ئابووری و تەنانەت دوارەکانی تری ژیانەوەیان کردووە کە هەڵبژاردنەکان ئەنجامێکی باش نەدەن بەدەستەوە تەنانە دەگەر بێت و دەنگدەریش دەنگی دابێ بە گۆڕانکاری لە ئەرزی واقعا گۆڕانکاریەکە بە تەواوی ڕووی نەدا بۆ نمونە لە هەڵبژاردنەکانی ساڵی 2009 ئەوە بەدی کراوە لە 2013 بە هەمان شێوە و تەنانەت لە هەڵبژاردنەکانی تریش لە ئەنجومەنی پارێزگاکان لە سلێمانی ئێمە بینیمان دەستا و دەستی دەسەڵات ڕووی نەدا و لە پارێزگاکانی تریش بە جۆرێک لە جۆرەکان ئەمە لەلایەک تریشەوە کۆمەڵێکی تر ئاستەنگ و گرفت هەیە کە پەیوەندی هەیە بە باردۆخی ئێستا کە باردۆخێکی ئابووری سیاسی یاسایی دەستوری و کۆمەڵایەتی خراپ و لەلایەکی تریشەوە کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان کە دروست کراوە بۆ خۆی دروستکردنەکەی بە شێوازێکی حیزبیانە دروست کراوە لەگەڵیشە ئەزمموی لەوە پێشی نییە و کۆمەڵێک گرفتی تر لە بەردەمیایەتی لە ڕووی تۆماری دەنگدەران و هەروەها نەبوونی ئەو با بڵێن ژماردنی دەنگەکان بە شێوەیەکی ئەلەکترۆنی و هەروەها کۆمەڵێکی تر گرفت کاگەر لە توێ بەنامەکەیانە ئەوەیە باز لەوە دەکرێت جیاوازی هەڵبژاردنە ئەوەیە کا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن ڕاپرسی لە هەرێمی کوردستان بۆ یەکەم جار ئیدارەی هەڵبژاردنەکە دەکات و ئەم کۆمیسیۆنە نوێنەری زۆربەی لایەنەکان یاخود لایەنە سەرەکیەکانی تێدا ئێمە هۆکارێک نییە بۆ هەڵبژاردنێکی باش بەڕێوە بچێت لە هەرێمی کوردستان بەڕێز دەڵێ کۆمیسیۆنەکە بۆ خۆی گرفتە بۆچی گرفتە؟ لە ڕاستیە ئێمە ئەگەر ئەو حاڵەتە باز بکەین مەسلەی کۆمیسیۆنەکە لە دووڕۆوە کە خەلەل و کە بکوڕی بەدیەکرێکە بە تایبەتی کە بکوڕی تریش هەیە بەڵامەکو خودی پێکاتی کۆمیسیۆنەکە یەکەمیانەوەیە کە لە ڕاستیە لەسەر محاسسەی حیزبی ئەمە ئەم کۆمیسیۆنە دروستکرا کە ئەمە سلبیاتەکەی ئەوەیە کە ئەگەر لایەنە سیاسیەکان بیانەوێ دەتوانن پرۆسەکە سەر بگرێ ئەگەر نەشیانەوێ دەتوانن لە بینی خۆیان ڕێککەون و بەو شێوەی کە دەیانەوێ پرۆسەکە بن بەڕێوە بەبێ ڕەچاوکردنی ئەو پێوەری نێودەوڵەتیانەی کە ئێمە باسمان کردواتە لایەنێکی دووسەرێ هەم دەکرێ بەهێز بکرێت لەبەرەوەی هەموو لایەنە گرنگەکانی تێدایە بەڵام لایەکتریشەوە دەکرێت
کۆمەڵێک گرفت و ئەوانە چاوپۆشی لێ بکرێت لە پێناوی ئەوەی کە بەرژەوەندیەکانی خۆیان جێبەجێ بکەن چونکە کە ناود نا سربەخۆ دەبێت دروستکردنەکەی سربەخۆ بێ و کارکردنەکەشی سربەخۆ بێت تەنانەت لە دەستنیشانکردنی کارمەندەکانی شاکە لە ڕووی شکلیەوە وتیان لە ڕێگای فۆرم و بە شێوەیەکی ئەوانەیە بەڵام دواتر هەر لە نێوان ئەو 5 حیزبە سەرەکی هەرێمی کوردستانە دابش کرا تەنانەت پێکهاتەکانیش لە ئەنجومەنە باڵاکەی کە نۆ ئەندامە لەوانەش بێبەش کراون پێکاتەکانی هەرێمی کوردستان کە مەبەستم پێکاتی مەسیحی و تورکمانەکانە لەلایەکی ترەوە گرفتێکی تر ئەوەیە پەیوەندی هەیە بەوەی کە یەکەم ئەزمموی ئەم کۆمیسیۆنێ لە هەڵبژاردنە ئەنجامیدا ڕاستە سەرۆکی کۆمیسیۆنە ویسمەوە بڵێم کە لە ڕووی ئەزممویشەوە ڕاستە سەرۆکی کۆمیسیۆنەکە ئەزمموی پێشتری هەیە لە کۆمیسیۆنی بەغدا بەڵام ئەمە بەز نییە لەبەرەوەی کە ئەندامەکانی تر ئەو ئەزممونیان نیە لایەک تریشەوە کارمەندی پێویست و خبرەی پێویست و ینی خولی پێویست و تەنانەت بودجەی لەوانەیە زۆر ئەوەشیان لەبەردەستانە بێ بەڵام بەنسبەت ساختەکاری و دەستکاریکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن بەڕاستی ئەوە گومانێکە لە هەموو هەڵبژاردنەکانی ڕۆژهەڵاتە هەیە و لە هەرێمی کوردستانیشە بە دانپیانانی حیزبە دەسەڵاتدارەکان خۆشیان لە یەکەم هەڵبژاردنەوە هەردوو پارتی وێکێتی یەکتریان تۆمەتبار کرد بە ئەنجامدانی تەزویر و گزیکاری و لایەنەکانی تریش بە هەمان شێوە و لە هەموو خولەکانی تر ئەم حاڵەتە بەرچاو کەوتۆ بەڵام بە جۆرێک لە جۆرەکان ئەنجامدانی هەڵبژاردن بۆ خۆی لە خۆیە و لە کاتی خۆیە بۆ خۆی دەبێتە دەستکەوتێک و دەبێتە نەریتێک ئەگەر بێت و بەردەوام ئەم بابەتە دووبارە ببێتەوە ئەو کاتە وەکو کللتورێکی لێدێ هۆشیاری خەڵکی زیاد دەبێ و لایەنە سیاسەکانیش وردە وردە دەتوانن ئەم پرۆسەیە بەرەو ئاقارێکی باشتر بن بە دڵنیاییەوە لە ڕێگای فشاری مەدەنی و ڕایگشتی کۆمەڵێک تەنانەت فشاری نێودەوڵەتیشەوە بۆیە ئێمە کە باس لە ترس و مەترسیەکانەکەین بۆ ئەوەیە کە پرۆسەکە بەرچاوڕوونی بدرێتە خەڵک بۆ ئەوەی کە هۆشیاری بڵاو بکرێتەوە مەبەست لەوە نییە کە ئەنجامدانی سوودی نییە بەڵکو ئەنجام نەدانی لەوانەیە گرفتەکان زیاتر بکە و کێشەکان قوڵتر بکاتەوە. زۆر باش. دکتۆر ئیسماعیل دێمەوە لای بەڕێزت ئێستا ئەو زەمینانە چین کە پێویستە لە عەرزی واقعیدا هەبن وجودیان هەبێت بۆ ئەوی هەڵبژاردنێکی باش بەڕێوە بچێت چەندە هەن ئەم زەمینانە ئێستا؟ بێگومان پرسیارەکەی جەنابەت دوو ڕووی هەیە ئێمە زەمینەیەک دەرەوەی پرۆسی هەڵبژاردن و زەمینەیەک لەناو پرۆسی هەڵبژاردنە. زەمینەی دەرەوەی پرۆسی هەڵبژاردن مەفروضە وەک پێشتر باسم کرد مؤسسات بە تەواوەتی بێلایەن بکرێن لە مؤسساتی ئەسکەری لە مؤسساتی دادوەری چیتر ئەمان دەست وەرنەدەنە کاروباری مؤسساتی بێلایەنمان هەیە ئێستا؟ وەڵاهی ئەو وەک هاوڕێم باسی ئەو شەیە کرد بە دانپێنانی لایەنە سیاسیەکان هەمومان ئێستا زانین کە ئەو مؤسساتانە تاوەکو ئێستا بەداخەوە نەتوانراوە بکرێن بە مؤسساتێکی نیشتیمانی بە نەتیجە ئەم مؤسساتانە بێلایەن بکرێن لە ململانی سیاسی لە ئەو ململانیانەی کە لە هەڵبژاردنەکان ئەکرێن تاوەکو ئەم پرۆسەیە ئەنجام نەدرێ ینی گومان لەسەر هەر پرۆسەیەکی هەڵبژاردن کەم تا زۆر دروستە بێ ئەوەی پەیوەستە بە خودی هەڵبژاردنەکانەوە وەک باسم کرد پێشوەخێت ئەو دەقانەی داڕێژراون بۆ هەڵبژاردنەکان ڕەنگە لە ڕووی تیۆریەوە کێشیان نەبێ بەڵام کۆمەڵێک سیستێمی هەڵبژاردن هەیە مەفروضە ئێستا لایەنە سیاسیەکان سەرقاڵی ئەوە بن چ سیستێمێک لە قازانجی پرۆسی سیاسیە لە هەرێمی کوردستانە ئێمە لە ماوەکانی ڕابردووە بینیمان لەسەر ژماردن و چۆنێتی دابشکردنی کورسیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی ئاڵۆزیەک دروست بوو تا ڕادەی جوڵاندنی شەقام بەڵام کەمترین تەڕح کەمترین پێشنیاز ئەبینین لە هەرێمی کوردستاندا بۆ باشترکردنی پرۆسی هەڵبژاردنەکان ئەمەش یەکێکە لەو خاڵانەی کە تا ڕادەیەک ئەو ئەهەمیەتەی هەڵبژاردننی لە هەرێمی کوردستانە لە لای تاکی کوردی کەم کردوێتەوە من هاوڕام لەگەڵەوەی کە پرۆسی هەڵبژاردن لە هەر ئانوساتێکە لە هەر کاتێکە گرنگە پێویستە و دەبێ ئەعتیمادی سەرەکی ڕای خەڵک بێ ڕای دەنگدەران بێ
و هەموو ئەو ئەنجومەنانەی کە نوێنەرایەتی خەڵکەکەن لە ڕێگەی هەڵبژاردنەوە متمانەیان پێ بدرێت. ئەمە پرۆسەیەکە بڕاوەتەوە، بەڵام ئەوەی گرنگە کە ئەم پرۆسەیە بە گوێرەی سیستێمی یاسایی و ئاسایی خۆی بەڕێوە بچێ و ئەو دەرەنجامانەی لە هەڵبژاردن ئەکەونەوە ڕاست و دروست تەعبیر بێ لە خواست و ویستی دەنگدەران و ئەو ئەنجامانەی کە لە هەڵبژاردن ئەبنەوە بۆ خۆیان ببنە هەوێنێک بۆ دروستکردنی ئەو کەسانەی کە حکومڕانی ئەکەن لەو فترەیە کە داهاتوو یا لەو خولەی داهاتووە. دکتۆر ئیسماعیل ئەم زەمینانە چۆن باش دەکرێت، چۆن معاملانە باش دەکرێت کە هەڵبژاردنێکی باش بکرێت؟ بەڕێز دەڵێ ئێمە لە ڕووی تێکس داخود دەقی قانونی و کێشەمان نییە، بەڵام گرفتی واقعی هەیە. چۆن وا دەکرێت ئەو گرفتانە لا ببرێت و هەڵبژاردنێکی بێکێشە بکرێت؟ بێگومانەوە پێویستی بە دیراسەکردن و توێژینەوە هەیە و دەبێ لایەنە سیاسیەکان سەرقاڵی ئەوە بن، وەک باسم کرد چ سیستێمێکی هەڵبژاردن خۆمان نەزانین چەندین سیستێمی هەڵبژاردن خۆ دۆگو پسپۆڕێکی هەڵبژاردن چ سیستەمێک بە گونجاو دەبینی بۆ هەرێمی کوردستان؟ ئەگەر ئێمە بەسمان بێ حکوومەتێکی یەکڕەنگ دروست بکەین بێگومان سیستێمی زۆرینە سیستێمێکی گونجاوە. ئەگەر مەبەستمان بێ حکوومەتێکی فرەڕەنگ دروست بکەین ئەو کاتە ئێمە ئەبێ وەکو ئێستا کە سیستێمی تەمسیلی نزبی پێڕەوەکەین. و لە نێوان ئەوانشدا سیستێمێکی تر هەیە سیستێمی تێکەڵاو. ئێمە ئەتوانین وەکو بژاردەیەکی باش ئەتماد لەسەر ئەم جۆرە سیستیمە بکەین بۆ دەنگدەران. دووبارەی ئەەکەمەوە ئێمە پێویستە پێش هەڵبژاردنەکان بۆ ئەوەی بڵین هەڵبژاردنەکان هەڵبژاردنێکی سەرکەوتووە زمینە سازیەکی بۆ بکەین وەکو ئەوەی کە لە پێشەوە بە جەنابتم ڕاگەیاند کە دەبێ موسسات بێلایەن بکرێن بە تایبەتی ئەو موسساتانەی کە نیشتیمانین و هەڵبژاردنیش لە کاتی خۆیان بکرێت. ئێمە ئەزانین ئەو متمانەیە کە خەڵک بە ئەنجومەنە هەڵبژێردراوەکان ئەیدا متمانەیەکی ڕەها و بۆ ماوەیەکی دوورودرێژ بێکۆتان نییە، بەڵکو متمانەیەکە بۆ فترێکی دیاریکراو بۆ ماوەیەکی دیاریکراو بۆ ئەوەی هەل بڕەخسێ بۆ دەنگدەران کە ئەم کەسولایەنانە لەو ماوەیە نەیانتوانی نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵک بکەن بتوانن لە خولی داهاتووە دەنگەکانیان بە شێوەیەکی تر تەوزیف بکەن و متمانە بەلایەن و کەسانی تر بەخشن. دەست بۆش. دکتۆرە من دێمەوە لای بەڕێزت لە هەرێمی کوردستان چەندە ئیرادە و نێتی لایەنە سیاسیە بە تایبەتی لایەنە سیاسی باڵەدەستەکان دەبینی بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. ئەوەی تۆ دەیبینی ئەمانە حەز بە هەڵبژاردن دەکەن لە کاتی خۆیدا؟ دیسانەوە دەبێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کە لە بەرەنجامی ئەو ئەزمموی کە لە هەرێمی کوردستان هەبووە لە ڕاستی ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەزممونە ئێمە دەتوانین بەڕاستی بڵێن نەخێر ئەو ئیرادەیە ڕاستەقینەیە بوونی نییە لەبەر دوو هۆکار. یەکەمیان کاتێک باس لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەکەین ئێمە دەبینین کە خولی یەکەم کە لە 92 دوای ڕاپەڕین ئەنجام درا هەتاوەکو ساڵی 2005 واتە بۆ ماوەی 13 ساڵ هەڵبژاردن ئەنجام نەدراوە لە دواترات لەژێر فشاری نێودەوڵەتی و دوای ڕوخانی ڕژێمی بەعەس سێخولەکەی تری هەڵبژاردن ئەنجام درا و ئێساش مەترسی هەیە کە بەهۆی ئەو قەیرانەی کە ئێستا ڕوبەڕووی هەرێم بێتەوە مەسەلەی پرسی ڕێفراندۆم و ئەو بابەتانەی تر ئەو هەڵبژاردنە ئەنجام نەدرێ و ئەوەی یەکە لە مەترسیەکان جگە لەوەی ئەنجومەنی پارێزگاکانی ژێمە ئەزمونمان هەیە کە بە هەمان شێوە ماوەکەی درێژ کرایەوە یاخود ماوەی بەسەر چووە مەسلەی سەرۆکایەتی هەرێمیش ئەوەی یەکە لە گرفتەکان کە بە هەمان شێوە ماوەکەی بەسەر چووە لەبەر ئەوە ئەمە وەکو ئەزمون وەکو لایەنێکی تریش لە ڕاستیە پارتە سیاسیەکان هەست بە کەمبوونەوەی دەنگەکانیانەکەن بە تایبەتی پارتی وێکێتی ئەگەر بێت و بەراورد بکەیت لە هەڵبژاردننی یەکەم بە هەردووکیان بەهۆی دانانی ڕێژەی لە 1970 بۆ حیزبە سیاسیەکان تەنها یەکێتی و پارتی توانیان بچنە پەرلەمان و حیزبی تریش بۆ نمونە زەحمەتکەشان هاوپەیمان بوو لەگەڵ یەکێتیە ئەگەر ناویش نەیە توانی بگاتە پەرلەمان لە ڕاستیە بەڵاموردەوردا خۆل لە دوای خۆل دەبینین ڕێژەی دەنگەکانی پارتی وێکێتی ڕوو لە دابەزینە کە ئێستا لە با بڵێن 38 لەگەڵ 38 کورسی پارتی 18 کورسی یەکێتی کە ناکاتە
نیوەی کورسیەکانی پەرلەمان یان دەکاتە نیوەی ئەوەش کە لە ڕاستیە مەترسێکی گەورەی لەلایەکی ترەوە ئەگەر بێت باز گرفتێکی تر بکەین کە وا بکات هەڵبژاردنەکان نەکرێ یاخود ناکرێت. ئەگەر سیستەمەکە سیستەمێکی تەندروست نەبێت لە کۆمەلگاکان بە تایبەتی کۆمەلگایەکی کوردستانی یاخود کۆمەلگایەکی شەرقی بە دڵنیاییەوە ترس هەیە لە هەڵبژاردن ئەگەرچی هەڵبژاردنەکانیش با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان مسۆگەریش بێ یاخود جۆرێک لە گرنتی هەبێ بۆ بردنەوەی هەڵبژاردنەکان ئەمە بۆ سیستەمە پێشکەوتوەکانی ژەوترسە هەیە بەڵام لەوێ هیچ لەبەرەوەی وڵات دامەزراوەیە و هیچ ڕێگەیەک نییە بۆ دواخستن یاخود ئەنجام نەدانی هەڵبژاردن یاخود تەزویرێکی واکە کاریگەری زۆر بکاتە سەر ئەنجامەکان لەوێ بە شێوازێکی دەستوری و مۆساتی دەڕۆ بەڵام لە وڵاتانی دواکەوتوو لە ڕاستیە بە دڵنیاییەوە یان هەڵبژاردن ناکرێ یان هەڵبژاردنەکان شکلی و کارتۆنین یاخود بە ناچاری ئەنجامە درێن و گۆڕانکاریەکان با بڵێن شوێنەیی و لە سەرخۆن وەکۆی کە ئێستا ئێمە ئەزمموی هەرێمی کوردستان باس دەکەین ئەو گۆڕانکاریانە لە ئاستی داخوازەکانی شەقامان نییە بەڵام ئەگەر بێت و وەکو ئەکادیمیانە بەراوردی بکەی بە دڵنیاییەوە بەرەو پێشچوون ڕوویداوەوە ئەگەریەوە هەیە لە هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن هەم هۆشیاری خەڵک زیاد دەکا هەم فشاری لایەنە سیاسیەکان و ململانەی سیاسی بەهێزتر دەبێت کە ئەمەش وا دەکا کە پرۆسەکە ئەزمموی زیاتر دەبێت و چاودێری زیاتر دەبێت کە هەموو ئەمانە دەچێتە خزمەتی ئەوەی کە پرۆسەی هەڵبژاردن و دەستاودەستی دەسەڵات ڕوو بدا کە وەکو باسم کرد بەراورد بە وڵاتانی دواکەوتوو کە بە هیچ جۆری هەڵبژاردننی تێدانە باشترە بەڵام بەراورد بە وڵاتانی کە پێشکەوتون وڵاتی دامەزراوەین لە ڕاستیاکێتە حاڵەتی نێوان هەردووشیانەوە کە ئەوەی کە ئەو سیستەمانە یاخودە کۆمەلگایانەی کە پیانەوترێ کۆمەلگای ڕاگوزەر یاخود سیستەمی ڕاگوزەر کە بە قۆناغی ڕاگوزەریە ڕۆ ئەوە سەبارەت بە دەتوانین بڵێن هەرێمی کوردستان لە قۆناغی ڕاگوزەریە بەوەی کە هەڵبژاردنەکان و وەرچەرخانی دیموکراسی وردە وردە شوێن پێی خۆی بگرێ و پایەکانی بچەسپێ لە دکتۆرە من سەبارەت بە ئەنجامدانی هەڵبژاردن بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ بۆ هەرێمی کوردستان چەندە زەمینەی لەبار دەبینی بۆ ئەم هەڵبژاردنە بە تایبەتی کێشەی سەرەکی بۆ تا ئێساش کێشەکە بۆ خۆی ماوەتەوە زەمینەی یەکسان فرسەتی یەکسان و زەمینی لەبار دەبینی بۆ ئەنجامدانی ئەم هەڵبژاردنە کە دەستاودەستی دەسەڵاتی لێ بکەوێتەوە؟ وڵی کاک فەرمان ئەگەر ڕوخسەت وێ پێشەوەی وەڵامیەوە بەمەوە شتێکی گرنگ لەوانەیە هاوڵاتیان و بینەرانی بەڕێز با بڵێن تێبینیان نەکرد بێ لەسەر ئەوەی کە ئاستەنگێکی ترە لە بەردەمی پرۆسی هەڵبژاردنەکان ئەگەر ئێمە تەماشاکەین لە ڕووی ژمارە و لە ڕووی با بڵێن ماتماتیکیەوە ئێمە ئەگەر بێت و هەموو هیچ گرفتێک نەبێ و هەڵبژاردنەکان بکرێ 25 ڕاپرسی یاخود گشتپرسی ئەنجامدرێ لە هەرێمی کوردستان و دواتر لە 1/11 بڕیارە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکرێ و دواتر دوای ئەوە هەڵبژاردن لە مانگی وابزانە مانگی سەیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکانی عێراق عەفوەن پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەکرێت و دوای ئەویش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان تۆ تەماشاکە ئەوەی کە ئێستا ئەوەی وابزانە من باسم کرد 6 هەڵبژاردن لە ماوەی 5 مانگ 6 مانگ ئەمە پرۆسەیەکی زۆر قورسە و زۆر ئاڵۆزە و هەم بۆ هاوڵاتیان و هەم بۆ حکوومەت و دام و دەستگاکان و تەنانەت بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و بۆ بودجە و بۆ کۆمەڵێک گرفتی ترەمە لە هیچ وڵاتێکی دنیا شتیوە ڕووینەدا و ڕوونادات ئەمە یەک سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم ئەگەر بکرێ لە 1/11 لەگەڵ پەرلەمانی کوردستانە بە دڵنیاییەوە بێگرفت نابێ و
ئەگەر ئەنجام بدرێت پرۆسەکە هەرچیەک بێ بۆ خۆی دەبێتە یەکێک لە دەستکەوتەکان چونکە کۆتایی بە کێشەیەک و گرفتێک دێنێ کە دەتوانین بڵین دایکی کێشەکانی ئێستای هەرێمی کوردستانە کە تایبەت بە پرۆسی سیاسی هەرێ بکە زۆربەی ئەو گرفتانی کە دواتر دروست بوون جگە لە کۆمەڵێک گرفتی دەرەکی بەڵام بابەتە ناوخۆیەکە هەمووی بە پەکخستنی پەرلەمان و کۆمەڵێک هەنگاوی تر بەهۆی پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و تەوابوونی ماوەی سەرۆکایەتی هەرێم بوو و ئەگەر بێت و بگەڕێنەوە بە 12 ساڵی 92 کاتێک هەڵبژاردن کرا بۆ سەرۆکی بزافی ڕزگاری خواست کە پێوترا یعنی ئەوە ناوەکەی بوو کە سەرۆکی هەرێمی ئێستا دەکا دەبینین کە بربژێرەکان کە نەیانتوانی دەنگی پێویست بەدەست بێنن بە تایبەتی بە ڕێزان مەسعود بارزانی و جەلال تاالبانی کە دەبایە خولی دووەم هەڵبژاردن بکەنەوە بۆ ئەوەی کەیکیان ببێ بە سەرۆکی هەرێم بەڵام لەبەرەوەی هیچ یەکێکیان ئامادە نەبوو ئەوی تر قوبول بکەوە هەڵبژاردنە هەر ئەنجام نەدراوە ئەوە بۆ هەر هەڵبژاردن نەکرێ هەتاوەکو دوای 2005 لە 2005 بەهۆی ئەوەی کە ڕژێمی بە عەزڕوخاوە ڕێکەوتنی استراتیژی لە نێوانێکێتی و پارتیا کرا بەوەی کە بەڕێز مام جەلال ببێ بە سەرۆک کۆماری عێراق و بەڕێز مەسعود بارزانیش ببێ بە سەرۆکی هەرێم لێرەیە ئەو کاتە ڕازی بوون بەوەی کە هەڵبژاردن بکرێ و دواتریش لە ماوەی تەوابوونی خولەکانی بەڕێز کاک مەسعود و خولەکانی بەڕێز مام جەلال ئەو کاتە دیسان گرفتەکە دەستی پێکردوتەوە و بە چارەسەر نەکراوی ماوەتەوە بۆیە بەڕاستی ئەگەری ئەنجامدانی یعنی زەحمەتە بەڵام ئەگەر ئەنجام بدرێ دەبێتە بۆ خۆی دەستکەوتێک بۆ هەرێمی کوردستان وە کۆتایی هێنان بە قۆناغێک لە کێشەکان و چەسپاندنی یەکێک لە بنەماکانی هەڵبژاردن کە ئەویش ئەنجامدانی دەستا و دەستی با بڵێن دەستەڵاتە و لەگەڵیشە خولێکی نوێی پەرلەمانی کوردستانیش کە دوورەکەوینەوە لە مەسەلەی قەیرانی نەمانی ڕەوایەتی و درێژکردنەوەی ماوەی پەرلەمان کە ئەگەر بێت و هەڵبژاردن نەکرێ و کاتە یان دەبێ ماوەی پەرلەمان درێژ بکرێتەوە یاخود ئەو کاتە دەکەوینە ناو فەراقێکی یاسایی قوڵەوە کە چارەسەرکردنی زەحمەت دەبێت. زۆر باشە. دکتۆر ئیسماعیل زۆر باس لە گرنگی هەبوونی تۆمارێکی کامنی دەنگدەران دەکرێت لە هەرێمی کوردستان تا ئێستا ڕوون نییە کۆمیسیۆن کار بەس تۆمارێک دەکات و ئەو تۆمارە چەند پاکراوەتەوە کە لە کۆندا هەبووە. بوونی تۆمارێکی دەنگدەران و خاوەنکردنەوەی لە ئێستا چەند گرنگەوە بە بڕای تۆ بە تۆمارێکی خاوەن بۆ ماوەکەمەی لە بەردەستایە دروست دەکرێت یاخود ئامادە دەکرێت؟ لەگومان یەکێک لە مەرجە سەرەکیەکانی هەڵبژاردنێکی دروست لە هەر وڵاتێکە لە هەر سیستێمێکە کە ئەنجامەدرێ ئەوەیە کە تۆمارێکی دەنگدەرانی پاک و خاوێنی هەبێ بۆ ئەوەی بزانێ قەبارەی یان ژمارەی دەنگدەران چەندە و بۆ ئەوەی کەسیش بێبەش نەکرێت لە مافی دەنگدان. من نازانم ڕەنگە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی بەڕێزت دروستترە ئەوەیە کە یەکێک لە بەڕێزان کۆمیسیاران یا ئەوانەی کە لە کۆمیسیۆنە کارەکەن ئەوان وەڵامێکی دروستری جەناب بدنەوە کە ئایا بۆ تۆماری دەنگدەران سوود لە چی تۆمارێکە بینن؟ ئایا سوود لەو تۆمارە ئەبینن کە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئەوەی کە هەیە و تۆمارەی هەبووە کە لە کۆمیسیۆنی باڵای عێراق پێشتر کاری پێکراوە ئەم تۆمارە زمانی هەڵبژاردنی کاوێن دەکات؟ هەمومان ئەزانین ئەو تۆمارە اعتمادی سەرەکی لەسەر کۆبوونی خۆراک کردووە. کۆبوونی خۆراک بۆ خۆی کۆمەڵی کێشە و گیرروگرفتی ئەوە کە لەلایەن وەزارەتی بازرگانیەوە دراوتە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کۆمەڵێک گیرروگرفتی هەیە و لە ماوەکانی ڕابردووە لە خولەکانی هەڵبژاردن بە تایبەتی خولی چوارەم لایەنە سیاسیەکان زۆر بە سەراحەت و بەڕوونی ئەوەیان باس کرد کە لە کاتی دەنگدانە دەنگی مردوو ینی تێدایە نەسراوەتەوە و دەنگی خەڵکی زیادەی تێخزێنراوە بۆیە تۆماری دەنگدار یەکێک لە مەرجە سەرەکیەکان دووبارە یەکەمەوە هەڵبژاردنێکی دروست ئەوەیە کە تۆماری دەنگدانە بێت تۆمارێکی دەنگدانی دروستی و ڕاستەقینە بێ و تعبیر لە ژمارەی دەنگدەران بەڕاست و دروستی بکە بۆ ئەوەی لە داهاتوو ئەو نەتیجانەی کە هەڵبژاردن دەکرێتەوە بە تەکید بۆ تعبیر لە ڕاو بۆچوونی دەنگدەرەکان بکە و حکوومەتێک بێتەکایەوە ڕەوایەتی دەنگدەرەکانی لەگەڵا بێت. دکتۆر ئیسماعیل بۆ کێشە و گیرروگرفتانی کە بەڕێز باسی دەکەی کەواتەی ئێمە چاوەڕوانی ئەنجامدانی هەڵبژاردنێکی بێکێشە و دوور لە ساختەکاری نەکەین؟
وڵای قسەیەکی هاوڕێم کاک دکتۆرەمین دووبارە ئەەکەمەوە کە ئەو ماوە کورتەی لە بەردەم کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانە کە بێ ئەوەی ئەزمونێکی پێشووتری تاقی کردبێتەوە سەرڕای ینی سەربانی ئەو پێکهاتنەی کە دەیان تێبینی و تێبینی لەلایەن لایەنەکانەوە لەلایەن ناوەندەکانی چێ ئەکادیمیەوە یا ڕاگەاندنەوە لەسەری گیران ئەو کۆمیسیۆنە لە بەردەم تاقیکردنەوەیەکی گەورەیە ئەبێ تا چ ڕادەیەک ئەتوانێت لە جێگەی متمانەی دەنگدەرانە بێ تا چ ڕادەیەک ئەتوانێت تعبیر ینی پرۆسی هەڵبژاردنێکی پاک و خاوێن ڕای بە بڕای تۆ بە پێڕوانینی بەڕێزت بۆ تەجروبەیەکی هەیەی کۆمیسیۆن دەتوانێت زەمانەتی هەڵبژاردنێکی خاوێنمان پێ بدات؟ ڕایەکی پێشوەخێت ڕەنگە من ئێستا لەو جێگەینە بە واقعی کە بەڕێزت دەیبینی و بەو کێشانشی کە بەڕێزە باسی گومانم هەیە کە کۆمیسیۆن بتوانێت هەڵبژاردنێکی پاک و بێگرد و دروست ئەنجام بدا. طبعاً ئومێدم ئەوەیە هەڵبژاردنێکی لەو جۆرە ئەنجام بدا، بەڵام گومانم هەیە بە گوێرەی ئەو لێکەوتانە یا ئەو ڕوخسارانەی کە پێش هەڵبژاردن دەکەونە ڕوو چێ لەوەی جەنابەت باسی کرد لە تۆماری دەنگدەران وەچی لەو پرۆسانەی تر کە وەکو ئەڵقا پێکەوە گرێدراون یان وەکو زنجیرێک کۆمەڵە ئەڵلقەیەک پێکەوە گرێدراون مەفروزە ئەو پرۆسانە پرۆسەیەکی ڕاست و دروست بن بۆ ئەوەی بڵێن کۆمیسیۆن سەرکەوتوو بووە لە سەرپەرشتیکردن و جێبەجێکردنی پرۆسی هەڵبژاردن و بە نەتیجە ئەو حکوومەتەی پێک باش. دکتۆر ئیسماعیل سەبارەت بە ئەنجامدانی ڕێفراندۆم ئاستەنگەکانی بەردەم ڕێفراندۆم هەمان ئاستەنگی بەردەم پرۆسی هەڵبژاردنن یاخود واقعیە نێوانی ئەنجامدانی هەڵبژاردن ئەگەر ئەنجام بدرێت دیارە و نێوانی ئەنجامدانی ئەو ڕێفراندۆمی بەشێک لە حیزبەکان بڕیارن لێداوە ئاسایی ئەوەندە بێ نێوانیان لە توانادا هەیە بە ڕێک و پێکی و بەبێ کێشە بەڕێوە بچێت؟ ئەگەر مۆڵەت بدەیت چەند دقەیەک باسی ئەوەی پێشووتر کە باسم کرد لە هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا ڕەوایەتی شۆڕژگێڕی بەردەوامی هەیە بە دەلیلی ئەوەی ئێمە لە خولی چوارەمی هەڵبژاردنەکان ئەگەر بەرنامەی هەڵبژاردننی حزبە سیاسیەکان هەمووی بخوێنیتەوە ڕەنگە بە وشەیەک باس لە سربەخۆیی یا مافی دیاریکردنی چارەنووس کرابێتەوە، بەڵام وەکو پرۆسەیە کە تەبەنیان کردبێ لە بەرنامەی هەڵبژاردننی خۆیانە ڕەنگە لە هیچ بەرنامەی هیچ لێک لە حزبەکانە وجودی نەبوو بێ. مەفروض ئەگەر ئێمە ڕەوایی دەستوری و ڕەوایی قانونی پێڕەوەکەین کار لەسەر بەرنامەی هەڵبژاردن بکەین، چه حزبێک لە خولی چوارەمە بە دەنگدەرانی خۆی بە دەنگدەرانی گەری کوردستانی وتووە کە ئەگەر من براوەی هەڵبژاردن بم لە ماوەی حکومڕانیمە کار بۆ سربەخۆیی هەرێمی کوردستانەکەم. ئەمەیە کە وجودی نییە لە بەرنامەی ئەحزابی سیاسی کاتە بە تێڕوانینی بەڕێزی لە ڕابردوودا کراون شەرعێتی شۆڕژگێڕی ئەم دەسەڵاتیان کۆتایی پێ نهێناوە ئەم هەر لەسەر نەمەتی شەرعێتی شۆڕژگێڕی خۆی بەردەوامە دوای هەڵبژاردنانەش وەکو هاوڕێم وتی گۆڕانکاری ڕووی داوە پێشکەوتن ڕووی داوە، بەڵام لە ڕووی دەرەجەوە لە ڕووی پلەوە گۆڕانکاری ڕیشەیی ڕووی نەداوە. بۆ نمونە ئێستا ئەگەر ڕیفراندۆم لە دوای پرۆسەکانی هەڵبژاردن ئەنجام بدرایە و لایەنە سیاسیەکان لە بەرنامەی هەڵبژاردننی خۆیان بۆ خولی پێنجەم بە سەراحەت بە دەنگدەرانیان بووتایە کە من ئەگەر حکوومەت لە ماوەی داهاتووە بەدەست بێنم پرۆسەی ڕیفراندۆم ئەنجامەدەم، ئەو کاتە دەنگدەران ئازاد بوون لەوەی متمانە بەم لایەنە سیاسیە بدەن. گەر متمانەیان پێدا حکوومەتی بەدەستێنا کەواتە ڕەوایەتێکی دەستوری و قانونی هەیە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم. بێگومان ئەنجامدانی ڕیفراندۆم پێش پرۆسەکانی هەڵبژاردن بە تەواوەتی بەرجەستەی ئەو قسەی ئێمە کە تاوەکو ئێستا شەرعیەتی قانونی و دەستوری لە خزمەت و پراوێزی شەرعیەتی شۆڕژگێڕیایە. باش. دکتۆر ئەمین با تێڕوانینی بەڕێزت لێگەڵاندنی پرۆسی ڕیفراندۆم و هەڵبژاردنەکان چەندە بۆ خۆی پرۆسی هەڵبژاردنەکان دەخاتە ژێر پرسیارەوە گومانی لەسەر دروست دەکات و ئەمە چەند دروستە لەو ماوە چەند تەندروستە لەو ماوەکەمیدا کە بەڕێز باسی کرد ئەم چەند جارە خەڵک ببرێتەوە سەر سندوەخانی دەنگدان بۆ ڕیفراندۆم بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمان سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی پارێزگاکان پەرلەمانی عێراق ئەمە چەندە عەمەلیە؟ لە ڕاستیاوەکو ئاماژەم پێدا ئەوە یعنی پرۆسەیەکی با بڵێن پڕووکێنەر و ماندووکەرە بەنسبەت
بەنسبەت هاوڵاتیانەوە کە بە تایبەتی بە قەیران و دۆخێکی دەرونی و ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی خراپە تێپەڕن کە بۆ خۆی هەر ئیقبال و یعنی با بڵێن ویست بۆ هەڵبژاردن و دەنگدان و بەشداری سیاسی کەم بۆتەوە لە بەرنەمانی متمانە و هەروەها و بێئومێدی کە لە پرۆسەی سیاسی لە عێراق و لە کوردستانە دروست بووە. ڕاستە لەوانەیە مەسلەی سربەخۆیی و پرسی سربەخۆیی بابەتێکە خەباتێکی 100 ساڵەی خەڵکی کوردستان و بزوتنەوەی ڕزگاری خوازی و قوربانیدان و خولیایەکی هەموو تاکێکی کوردستانە، بەڵام بە نیسبەت هەڵبژاردنەکان و تەنانەت ڕیفراندۆمیش کە ئەو ململانە سیاسیە و ئەو قێرانانە کاریگەری کردوتە سەر ئەو لایەنە. لە لایەکی ترەوە بابەتی ئەوەی کە لە ڕووی عملیەوە لە ڕووی عملیەوە بۆ خۆی حاڵەتێکی با بڵێن پێویستی بە بودجەیەکی باش هەیە و کاریگەریە کاتە سەر بازار و سەر کاری دامەزراوەکان و کۆمەڵێک لایەنی تر و لە لایەک تریشەوە تەنانەت بە پێی ستانداردی نێودەوڵەتی و تەنانەت بە پێی وابزانم ئەگەر هەڵە نەبم لە ناو پەیڕەوی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیش کە هەیە دەبێ ماوەی هەڵبژاردن پێش ئەنجامدانی 6 مانگ لە بەردەستی کۆمیسیۆن نابێ بۆی ئامادەکاری بکە بۆ هەر پرۆسەیەک. ئەگەر بێت و تەماشا بکەین ئێمە لە مەوتمان لە ماوەی 6 مانگا 6 پرۆسەی هەڵبژاردن ئەنجامەدرێ. ڕاستە بۆ خۆی چوار هەڵبژاردنە، بەڵام دوانیان دوو هەڵبژاردنە لە یەک کاتاوەی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان کە ئەگەر لە یەکی 11 ئەنجام بدرێ و ئەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە ئەگەر ئەنجام بدرێت لە مانگی وابزانە مانگی 3 ساڵی داهاتووە کە ئەمە هەمووی دەبێتە هۆی ئەوەی کە کێشە و گرفت دروست بکاوە تەنانەت ئەگەری ئەنجام نەدان و دواخستن و دوای کاریگەری لەسەر ژماردنی دەنگەکان و کۆمەڵێک دەرەنجامەکانیش بخاتەوە کە ئەمە هەموو پرۆسەکە دەخاتە ژێر پرسیارەوە لە ژێر گومانە. یعنی ئەگەر ئەنجامیش بدرێ بە کەم و کوڕی بە کۆمەڵی گرفتەوە ئەنجامە درێ ئەو مەبەست لێی شەرعیە تازەکردنەوەی دام و دەستگاکانە نەوەک پرۆسەیەک بۆ گۆڕانکاری بە تایبەتی کە هەندێک لەو هەڵبژاردنانە زۆر گرنگن بە تایبەتی ئەوەی کە ئاماژەمان پێدا هەم ڕیفراندۆم بۆ خۆی ئەگەر ئەنجام بدرێ گۆڕانکاریێکی گەورە دەخاتەوە چ بەوەی کە دەرەنجامەکانی هەرچۆنێک بێ و لەگەڵیشیا مەسەلەی هەڵبژاردنەکانی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم چونکە پەرلەمان ئێستا بۆ خۆی پەکراوە و سەرۆکی هەرێمیش ماوەی یاسایی بەسەر چووە و ئەگەری ئەوەی کە هەڵبژاردن بکرێتەوە بۆ ئەو پرۆسەیە بۆ خۆی لە قورسەوە لە عێراقی ژەگەر هەڵبژاردن بکرێ بە تایبەتی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ خۆی ئەویش کۆمەڵێک گرفتی گەورە و کێشەی گەورە دەهێنێتە ئارا بە تایبەتی لایەنە سیاسیەکانی هەرێم بەشدارە بن و چۆن بەشدارە بن لە دوایەوەی کە ئەگەر تۆ ڕیفراندۆم بکەیت و پێکاتەکانی عێراقیش کە سونە و شیعە گرفت و دابەشبوونێکی گەورە هەیە ئەگەر ڕیفراندۆم لە عێراق لە هەرێمی کوردستان ڕوویدا کاریگەری لەسەرەوە هەڵبژاردنانەش دەکات بۆ پێکاتەکان چ بۆ هەرێمی کوردستان. بۆیە لە ڕاستیە ئەم دۆخە بەو ئاڵۆزیەیە و بەو سادەی ئاڵۆزە و بۆ سادەیە نییە کە هەروە تەماشا بکرێت کە هەڵبژاردن تاریخێکی بۆ دیاری بکرێ و ئەنجامە درێ بۆیە پێویستە بیر لە هەموو لایەنەکانی بکرێتەوە و دەرەنجامەکانیش بابەتی ئەوە گرنگ بێ بەلایەوە کە استراتیژی هەڵبژاردنەکەەوە پلان بۆ هەڵبژاردنەکە چییە نەکو هەر ئەوەی کە وەکو با بڵێن حبرون علا وەرق تەنها مامەڵێکی ئەوەی لەگەڵا بکرێت بۆ تێپەڕاندنی بارودۆخێک یاخود بۆ مزایدە یاخود بۆ دوورخستنەوەی فشار لەسەر لایەنێک یا خود لەسەر دۆخێک تێڕوانینی بەڕێزت بۆچی تەوقیتی ئەنجامدانی ڕیفراندۆم ئەوەندە نزیک کرایەوە لە ئەنجامدانی هەڵبژاردن یاخود بۆچی بە چەند ڕۆژێک یاخود مانگێک و کەمێک زیاتر پێش ئەنجامدانی هەڵبژاردن دیاری کراوە هەستەکەی کاتی دیاریکردن بۆ دیاریکردنی کات بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم وەکو کارتی سیاسی بەکاردەهێنرێت لەلایەن بەشێک لە هێزە سیاسیەکانەوە یاخود بۆتە کارتی سیاسی لە ململانە سیاسیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان مەبەست چییە لەم لێکئاڵاندنی ڕیفراندۆم و هەڵبژاردن؟ بەڵێ لە ڕاستیا من یعنی مووقعەکەم وەکو مامۆستایەکی زانکۆک و ئەکادیمیە ڕێگەم پێ نادا
تۆمەت ببەخشمەوە ئەوە خوێندنەوەی بەڕێزت وەکو مامۆستایەکی زانستە سیاسیەکان و مامۆستای زانکۆم پرسیاری ڕای بەڕێزتم کرد تەسەوری بەڕێزت بابەتە بەڵێ بەڵام باشتریشە لە ڕاستیە بەڵێ وەکو ڕادەتوانم قسەی لەسەر بکە بەڵام باشترە لە چێ بپرسێ ئەو لایەنانەی کە لە مانگی بزانم مانگی 5 بوو کە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان بەبێ گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و هەندێک لایەنی ترکە ئەنجام درا ئەوان ئەو بڕیاریاندا وەوا بزانم نوێنەری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیش ئەگەر هەڵە نەبم سەرۆکی کۆمیسیۆنەکە لەوێ ئامادە بوو پرسوڕاوێژی پێکراوە ئەوە دەبێت لەوان بپرسێ بۆچی 25 نۆ یەکی 11 دانراوە بۆچی ئەوەندە نزیکە لە یەکترەوە بۆچی هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم لە پێشەوە نیە و بۆ بە یەکەوە نیە ئەوە هەمووی پرسیارگەلێکە لە ڕاستیە ڕەهەندی سیاسی و یاسایی هەیە و ڕەهەندی ئابووریشی هەیە و هەموو ئەگەرەکان دەگرێتەوە چ ئەوانەی بۆ نمونە گۆڕان و کۆمەڵ و لایەنە نارەکان باسی دەکەن و هەندێک تۆمەت دەخەنە پاڵ لایەنە سیاسەکانی تر بە تایبەتی پارتی وێکێتی و ئەوانەی بەشدار بوون لەو کۆبوونەوە و وەڵامی پارتی وێکێتی و ئەو لایەنانەش بۆ ئەم بابەتە و کۆمیسیۆن ئەمە هەمووی لە بارودۆخەکە من بە قەناعەتی من دانانی تەوقیتی 25 نۆ زۆرتر بابەتێکی سیاسیە و پەیوەندی هەیە بۆ ململانە سیاسیانە و پەیوەندی هەیە بە کۆمەڵی گرفتیترەوە بەڵام بەنسبەت ئەوەی هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم بە تایبەتی پەرلەمانی کوردستان لەبەر ئەوەی کە ئەگەر لەوە زیاتر تاخیر ببوایە ماوەی پەرلەمانیش کۆتایی هات چونکە پەرلەمان کە ماوەکەی کۆتایی بێت ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستانی شەرعێتی نامێنێ و خودی پەرلەمانیش شەرعێتی نامێنێ ئێمە سەرۆکی هەرێم شەرعێتی نەماوە پەرلەمان نامێنێ حکوومەتیش نامێنێ و کاتە کۆی دامەزراوە سیاسیەکان شەرعێتی لە دەست دەدەن کە ئەمە بارودۆخێکی زۆر خراپە بۆیە دیاریکردنی یەکی یانزەکە پەیوەندی هەیە بەوەی کە لە ماوەی یاسایی خۆیان ئەو بابەتە هەر ئەنجام بدرێەوەی ئەوەی ڕیفراندۆمیش بە دڵنیاییەوە بابەتێکی سیاسیە ڕەهەندی ناوخۆیی و نێودەوڵەتیشی هەیە بۆ نمونە ڕەهەندە نێودەوڵەتەکە ئەوەیە کە پێش کۆتایی هاتنی شەڕی داعش بۆ ئەوەی ئەو دەرفەتە با بڵێنی استیغلال بکرێەوە هەرێمی کوردستان بەرە و سربەخۆیی بڕوا بەڵام لایەنەکانی تر لەوانەیە قسەی تریان هەبێت لەسەرەوە پرسە زۆر باشە دکتۆرە من دکتۆر ئیسماعیل چۆن وا بکرێت ئەو تەجروبە خراپانەی هەڵبژاردنەکانی ڕابردوو دووبارە نەبنەوە چۆن وا بکرێت دیدی هەڵبژاردننی ئایندا هەڵبژاردنێک بێت شەریعەتی شۆڕژگەڕی لە دوای خۆی جێنەهێڵێت و نەمێنێتەوە پەیوەستە بە ئیتیفاقێکی لایەنە سیاسیەکانەوە کە ڕێککەون لەسەر نووسینەوەی دەستورێک بۆ هەرێمی کوردستان لە چوارچەوەی ئەم دەستورە مؤسسات تعریف بکرێن بناسێنرێن و مؤسسات دەسەڵاتەکان لە یەکتر جا بکرێتەوە و دواتر ئەو مؤسساتانەی کە لە پێشوەخت باسم کرد ئەمانە بێلایەن بکرێن لە پرۆسەکانی هەڵبژاردن ئەوەشمان بیر نەچێ ژیانی حزبایەتی لە هەرێمی کوردستانە ئێمە کە باسی دیموکراسیەکەین دیموکراسی تەنها بۆ هەڵبژاردن نییە تەنها هەڵبژاردنە گشتیەکان و هەڵبژاردنە خۆجیەکان نییە بەڵکو ژیانی دیموکراسی بۆی بە تەواوەتی بەرجەستە بێ ئەبێ ئەم دیموکراسیەتە لە ژیانی حزبایەتیشە ڕنگ بداتەوە ئێمە ئەبێ حزبە سیاسیەکانمان بە تەواوەتی باوەڕیان بە دەستا و دەستکردنی دەسەڵات بێ لە ناو خودی خۆیانە پرۆسەی هەڵبژاردن و کۆنگرە و کۆنفرانس هەرچی ناوێکی هەیە لە کات و ساتی خۆیان ئەنجام بدرێت بۆ ئەوەی ئەم ئومێدە یا ئەم هیوایە گەورە بکرێت بۆ هەڵبژاردنە گشتیەکان کە ئێمە کە حزبی سیاسی ینی ئەزانین کە هەنێک لە سەرکردەکان چەند ساڵێک لە پۆستەکانیان ئەمێننەوە کۆنگرە وەلا ئەندرێ کۆنفرانس وەلا ئەندرێ هەڵبژاردنە ناوخۆیەکان پشتگوێ ئەخرێ یان هەڵبژاردنێکی ناوخۆیی پێشوەخت ڕێکەوتنی بەسەر کراوە ئەمانە ئەنجام بدرێ اینجا ئێمە بیر لە هەڵبژاردنێکی ڕاست و دروست دەکەین ئەی سەبارەت بە ئەنجامدانی ڕێفراندۆم زۆری نەماوە بۆ ڕێفراندۆمی بەشێک لە حیزبەکان وادەکەیان دیاری کردووە بەبێ یاساین تا ئێستا بۆ ڕێفراندۆم بەبێ یاسا ئاساییە ئەو پرۆسەی ئەنجام بدرێت و بەڕێوە بچێت و کۆمیسیۆن بەڕێوەی بەرێت وڵا پێم وایە لە بەرنامەی پێشووتریشە باسی ئەوم کردووە کە وەتەکید لەو قسەی هاوڕێم کاک دکتۆرەکەمەوە کە
بە تەواوەتی ڕیفراندۆم ئێستا بۆتە مەسلەیەکی سیاسی مەسلەیەکی یاسایی نییە بە دلیلی ئەوەی ڕیفراندۆم و بڕیاردان لە پرسێکی ئاوها چارن و ساز بە پێی یاسای پەرلەمانی کوردستان لە تایبەتمەندیەکانی پەرلەمانی کوردستانە تاوەکو ئێستا پەرلەمانی کوردستان یاسایەکی بۆ ڕیفراندۆم بە وردەکاریەکانیەوە دەرنەکردووە بۆیە ئەمە تەنها ئاکتێکی سیاسیە و هیچ پەیوەندی بە یان پشتبەستوو نییە بە لایەنی یاساییەوە و ئێستش زۆربەی حزبە سیاسیەکان بەو حیزبانەشی کە بەشدارن لە کۆمیتەی ڕیفراندۆم یان انجومەنی ڕیفراندۆم ئەوەیان بەمەرج گرتووە کە ئەبێ پەرلەمان کارا بکرێتەوە یاسایەک بۆ ڕیفراندۆم لە پەرلەمانەوە دەربچێت کەواتە بوونی یاسا بۆ ڕیفراندۆم یەکێکە لە مەسەلە هەرە گرنگەکان هەرە شازەکان دکتۆر ئیسماعیل سەبارەت بە بەشداری ناوچە جێناکۆکان یاخود دە و ناوچە کورسانەکانی دەرەوەی دارێریمی کوردستان میکانیزمی بەشداری ئەمانەت چۆنە بەبێ هەبوونی یاسایەک بۆ بەشداری ئەم ناوچانە یاخود یاسایەک بۆ گشتی پرۆسەکە دەکرێت بەبێ گرفت هەڵبژاردن و ڕیفراندۆم لێوە بەڕێوە بچێت چۆن وا بکرێت خەڵکی و ناوچانەش دەنگی خۆیانە بێت قسەی خۆیانە بێت لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستان لەگەڵەوەی کە ئێمە ماوەیەکی زۆر کەم ماوە بۆ بەروارە یا بۆ ڕێکەوتی دیاری کراوە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم بەڵام تاوەکو ئێستا بەرچاوی خەڵک بەرچاوی دەنگدەران بەرچاوی دانیشتوانی ئەو ناوچانە بە تەواوەتی ڕوون نەبووتەوە چ جۆرێک بە چ شێوازێک بەشداریەکەن لە پرۆسەی ڕیفراندۆم کە ئەمە یەکێکە لە کەم و کاسیەکانی پرۆسەی ڕیفراندۆمەکە چونکە تۆ قەرارە ڕیفراندۆم ئەنجام دەی بۆ دیاریکردنی چارەنووسی گەلێ بەڵام ئەو گەلا مەفروزە لەسەر خاکێکی دیاریکراوە بێت سنوورەکانی وازح و معلوم بن تاوەکو ئێستا ئەوانەی کە لە کۆمیتەی ڕیفراندۆمن ئەوەیان ڕوون نەکردوێتەوە کە سنووری ئەم دەوڵەتە تاکوێ بۆ ئەوەی بزانین ئایا ناوچە جێناکۆکان بە تەکید بەشدارە بن لە پرۆسەیە ئالیەتی بەشداری پێکردنیان چۆنە وادە پێویستە یاسایەکەم ڕوون بکاتەوە لە پەرلەمانی کوردستانەوە بێگومان ئەبێ یاسایەک ئەوە ڕوون بکاتەوە من لەم ڕۆیا چەند خاڵێک لەلایەن لایەنی سیاسیەوە وەکو وەرەقەی تەفاوز خراوەتە ڕوو تایە ئاماژە بەوەکە ئەڵێ گۆڕانکاری لە نیزامی ئینتیخابی بکرێ بۆ ئەوەی مافی دانیشتوانی ئەو ناوچانە بسەلمێ لە بەشداریکردنی دکتۆر ئیسماعیل ئەگەر بەشداردەکان ڕاست بێ بێگومان بۆ ڕیفراندۆمیش ڕاستترە لە ڕووی قانونیەوە ئیلاقی قانونی هەیە لە نێوان کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم ئەم تەعاملەی لە نێوان ئەم دوو شوێنەیە هەیە بنەمای قانونی هەیە ئەنجومەنی ڕیفراندۆم تاوەکو ئێستا وەگوتم زیاتر سیفەتێکی سیاسی هەیە بریتە لە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان قانونیە کۆمیسیۆن ملزەم بێت بۆ بڕیارەکانی ئەنجومەنە یاسای کۆمیسیۆن تا ئێستا پێی نەوتوین ئایا چۆن لەگەڵ مؤسسەیەکی سیاسیە یا ئەحزابی سیاسیە کۆنتاکتەکە ئەوەی هیچ شوێنێکی یاسای هەیە کە کۆمیسیۆن ملزەم بێت بۆ بڕیارەکانی ئەنجومەنێک لە شێوەی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم ئەو بڕیارانە من لەلایەن سەرۆکی ئەنجومەنەکەوە ئاراستەی کۆمیسیۆن کراوە کۆمیسیۆن خۆی پابند کردووە بە ئەتیباری ئەوەی کە ئەو من وای بۆ دەچم دەستباری ئەوەی کە لەلایەن سەرۆکی هەرێمەوە ئاراستی کراوە نەک لەلایەن ئەنجومەنی ڕیفراندۆمەوە چونکە لەلایەن ئەنجومەنی ڕیفراندۆمەوە ئەنجومەنی ڕیفراندۆم هیچ کۆنتاکتێکی یاسایی بە کۆمیسیۆنەوە نایبەستێتەوە باش دەست خۆش دکتۆر ئیسماعیل دکتۆرە من دێمەوە لای بەڕێزت ئەگەر بە کوردی سەرنجەکانی خۆت بخەیتە ڕوو سەبارەت بە بەشداری ناوچە کورسانیەکانی دەرەوەی داری هەرێم لا پرۆسەی ڕیفراندۆم و هەڵبژاردندا ئەم زەمینەی ئەم ناوچانە بۆ بەشداریان چۆنە بێگرفتە دەکرێت ئێستا بەشداری بکرێت یا خودەوە ئامادەکردن کە کراوە کافین بۆ ئەم ناوچانە دەنگ و قسەی خۆیان بگێنن لە هەڵبژاردنەکان لە ڕیفراندۆم ئەوەنی من ئاگدار بووم وەکو چاودێرێک یعنی
وەکو ئەوەی کە بەرپرسانی ئیداری ناوچەکان و تەنانەت بە ئەندام پەرلەمانەکان کە سەردانی کۆمیسیۆنیان کردبوو هەندێک لێدوان دەڵێ ئامادەکاری پێویست نەکراوە لە ناوچە جێناکان یاخود ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بە تایبەتی لە هەندێک ناوچەی کە ئێستا تەنانەت هەندێکی جێشی عراقی یاخود حەشدی شعبی تێدا یا هەندێکیشان حەویجەش کە ئێستا لە ژێر دەستی داعشەوە کۆمەڵێک ناوچەی تر و بەڕاستە ئێستا کەرکووک وەکو ئەنجومەنی پارێزگا بڕیاری داوە بەشدار بکە لە ڕیفراندۆم و بەڵام ئامادەکاری وەکو ئەوەی کە لە ڕاستی لە ڕووی لۆجستیەوە وەکو پێویست نییە هەتا ئەم لە حزەیە و پێویستیشی بەوە هەیە کە ئەگەر بێت و بۆ هەڵبژاردن تایبەتی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان ئەگەر بێت و بیویسترێ ئەو ناوچانە بەشدار بکەن دەبێ وەکو برای بەڕێزم باسی کرد پێویستە یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە و ئەوەی کە تایبەتە بە ڕیفراندۆمیش ئەوەندەی من ئاگدار بم مەرسومێک دەرچوو کە باسی ناوچە جێناکانیشی تێدایە بەڵام مەرسومەکە لەلایەن سەرۆکی هەرێم دەرچۆ کە پۆستەکەی جێگای ناکۆکیە و لەلایەکەوە ئەمە لەلایەک لایەک تریشەوە هێزی یاسایی ناگاتە ئەوەی کە پەرلەمانی کوردستان یاسایەک دەربکات چونکە بەپێی بڕیاری ژمارە 1 ساڵی 2005 پەرلەمانی کوردستان مەرجعی پرسە چارەنووسسازەکانە و ڕیفراندۆمیش یەکێکە لە پرسە چارەنووسسازەکان و یاسای هەڵبژاردننیش هەر دەبێت لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دەرچێت. دکتۆر ئەمین فەرەج مامۆستای زانکۆ لە هەولێرەوە لەگەڵ مامی زۆر سپاس بۆ بەڕێزت دوایروها بەڕێز دکتۆر ئیسماعیل نەجمەدین مامۆستای زانکۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانی و لەگەڵ مامی زۆر سپاس بۆ بەڕێزیشت زۆر سپاس بۆ هاوکارانم لە پەیام کامیشە لەگەڵم ماندووە بن بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورتانە سپێرم خواتان لەگەڵ بێت.